ئەمڕۆ چل ڕۆژ تێپەڕەبێت بەسەر کۆچی دوای یەکێک لە ئەکتەر و لە هونەرمەندە هەرە دیارەکانی نێو بواری شانۆ و درامای کوردی هونەرمەندی دیار زاهیر عەبدوڵڵا. زاهیر عەبدوڵڵا یەکێک بوو لە ئەکتەرە هەرە دیارەکان کە ساڵانێکی زۆر لە نێو درامای کوردی لەسەر تەختی شانۆ و بەتایبەتیش یەکێک لە ئەکتەرە هەرە جوان و دیارەکانی نێو بەرنامە بوو لە دەستگای میدیایی کورسات. دیارە ئەمڕۆ چل ڕۆژ تێپەڕەبێت بەسەر کۆچی دوای ئەو هونەرمەندە و لە شاری هەولێر چلەی ئەم هونەرمەندە بە ئامادەبوونی بەشێک لە کەس و کار و هاوڕێیان و هونەرمەندانی دیاری کورد بەڕێوەچوو و لەگەڵ ئەوەشە مایکی کورسات مەگەزین دەوێ بوو گفتوگۆی کرد لەگەڵ بەشێک لەو کەسایەتیانەی کە لە نێوچلەکە بەشدار بوون و لەگەڵەوەشە لە پرۆگرامی کورسات مەگەزین ڕۆژی شەممە راپۆرتێکی دوور و درێژ و هەروەها کارێکی دیار لە نێو ئەم پرۆگرامەوە بۆ هونەرمەند زاهیر عەبدوڵڵا ئامادەکرێت. سڵاتان لێبێ، ئێستێمە لە هۆڵی پێشەواین. ئەمڕۆ وەک دەزانین چلەی هونەرمەندی کۆچکرد و زاهیر عەبدوڵڵایە. ئەوەی دەیبینین ئێمە لە هۆڵەکە کۆمەڵێک لە هاوڕێیان و کەس و کار و هونەرمەندانی هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان لێرە کۆبوونەتەوە هاتوون بەشداری چلەی ئەو هونەرمەندە گەورەیە بکەن کە خەرمانێکی هونەری گەورەی لە دوای خۆی بەجێهێشت هاوڕێیان و کەس و کار و هەموو هونەرمەندانی کوردستان بەداخەون بۆ کۆچی و هونەرمەندە. ئێمە ئێستا دەمانەوێت بچینە لای یەکێک لە نزیکترین هاوڕێکانی ئەو هونەرمەندە کە تا دوا ساتەکانی تەمەنی لەگەڵ یا بۆ دەمانەوێت بڵین لە چلەکەیە چ پەیامێکیە. سڵاو لەوێ مامۆستا. سپاس بۆ کورسات. چ پەیامێکت هەیە کە ئەمڕۆ هاتوون لە یەکێکی لە هاوڕێ نزیکەکانی ئەو هونەرمەندە بەشداری لە چلەکەیە؟ بەڵێ ڕوحی هونەرمەندی گەورەی کورد کاک زاهیر شاد بێ. بەڵێ من ماوەی 3 ساڵە دەبێ هاوڕێنا و لە هەردوو گەشتی چارەسەری لە ئەنقەرە من لەگەڵیدا بوومە. دوا ساتەکانی وەتامن بتەکیت هەرچی نەخوازرا بوو، بەڵام کاک زاهیر نەبردووە. کاک زاهیر بە ئیشە جوانەکانی لە کورسات و لە خاک و دواتر لە درامایەکانی ئەوە بەنەوری دەبینێتەوە. هیوادارم ئێوەش وەکو تەلەڤیزیۆنی کورسات زیاتر بایەخ پێ بن، چکە ئەو بەشێکی زۆری ئەمری لە کورسات بەڕێ کرد. جگە لەوەش هونەرمەندێکی گەورەی کورد بوو. بەداخەوە تەمەن ڕێگای نەدا کاروانەکەی تەواو بکە. هەزاران جار ڕوحی شاد بێ. بەڕێستان پەیامتان چییە کە ئەمڕۆ هاتوون و لە شاری هەولێر بەشداری چلەی ئەو هونەرمەندەتان کرد؟ بەداخەوە بەڕڵێکی پڕ لە حەزین ئەوڕۆ چلەی کاک زاهیری هاوڕێمان برامان بەڕێوە دەچیت. کاک زاهیر وەکو برادرە باسی کرد ژیان و ژیانی خۆی لە هونەر و لە کاری هونەری خەرج کرد. کاک زاهیر من زەمانێکە نزیکە 30 ساڵە هاوڕێم بوو، هەموو شۆمان هەبووە. جگە لەوەش ماوەیەک بەیەکەوە من جێگری بەڕێوەبەری گشتی کتێبخانەکان بووم. کاک زاهیر ڕەحمەتی بەڕێوەبەری کتێبخانەی هەولێر بوو، بێکەوە کارمان کرد. کاک زاهیر نمونەی کەسایەتی دیار و دڵسۆز بوو لە کارەکانیدا، لە بەڕێوەبردنی ئیش و کارەکانیدا، لە هونەردا، لە دۆستایەتیدا. بەداخەوە ئەوڕۆکە کاک زاهیر لەگەڵمان نییە، چلەی بەڕێوە دەچیت. هیوادارم جێگەی بەهەشت بێت و ئێوەش بتوانن کەم تا زۆر لە کورسات بیرۆوەرەکانی کارەکە جوانەکانی پەرەی پێ بدەن. و زۆر سپاس. هیتر لەو بەڕێزانەی کە لێرەیە و لەو نووسەر بەڕێزانە بەڕێز حەمەد سوار عەزیزە دەمانەوێت پەیامی جەنابیان بزانین دەربارەی بەشداریکردن لە چلەی ئەو هونەرمەندە گەورەیە. دەستان خۆش بێ. بەڕاستی کاک زاهیر یەکێکە لە پایە گرنگەکانی شانۆ و درامە هەم لە کوردستان و هەر لە هەولێر. ئەکید بە لەدەستدانی کاک زاهیریش یعنی درامای کوردی و شانۆی کوردی بەتایبەتی لە هەولێر کەلێنێکی گەورەی تێدەکەوێ. پیاوێکی خۆشەویست، پیاوێکی خاچی، پیاوێکی سادە، پیاوێک کە توانی خزمەتی ئەم وڵاتەی کرد، هەموو شتێکی پێشکەش کرد. هیوادارم ئێمەش بتوانین لەم یادە سادە و ساکارشدا قیاسن بە کاک زاهیرە یعنی بەشێک لە چاکە و گەورەیەکانی ئەو هونەرمەندە قەرەبوو بکەینەوە. ڕۆحی شاد بێ. هیوادارم ڕۆحی لەگەڵمان بێ لێرە لەم ڕۆژدە، چکە بەڕاستی هەمومان بیری دەکەین. من
پێویست خۆشەویستان پامی زۆرێکتر لە هاوڕێیان و هونەرمەندان وەرگرم بەڵام وەکو دەبینین کەمێکی تر چلەکە دەست پێ کات کە لێرە ڕێوڕسمی چلەکە لەلایەن هونەرمەندانەوە بەڕێوە دەبرێت و ژمارێکی زۆر لە هونەرمەندان لێرە لە چلەکەی ئامادەن و بینەر و بیسەری کۆمەڵێک لە یادەوەرەکانی و هونەرمەندا بن لە شاری هەولێر ئەمە نوێترین زانیاریەکان بوو دەربارەی بەڕێوە چوونی ڕێوڕسمی چلەی هونەرمەندی کۆچکورد و زەهیر عەبدوڵڵا کە وەک دەزانین چل ڕۆژ بەر لە ئێستا دڵە گەورەکەی لەلایەن کەوت بەهۆی نەخۆشی شێرپەنجەوە.